نەخۆشی شەکرا بە یەکێک لە نەخۆشیە ئەستیارەکاندا دەڕێت و کەسی توشبوو دووچاری بارگرانی زۆری ناجێگیری تەندروستی دەکات. لە هەرێمی کوردستان ئەو کەسانەی کە توشبووی نەخۆشی شەکرن ساڵ لە دوای ساڵ ژمارەیان ڕوو لە زیادبوون دەکات. لەو ڕۆژەوە بە مەبەستی تیشەخستنە سەر گرنگی پشکنینی پێشوەخت و وەرگرتنی چارەسەری پێویست و کەمکردنەوەی مەترسیەکانی نەخۆشی شەکرا لە شاری پزیشکی فاروق لە سلێمانی کۆنفرانسێکی تایبەت بە نەخۆشی شەکرا ئەنجام درا. تێیدا پسپۆڕانی ئەو بوارە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشیەکە و چۆنێتی خۆپاراستن لە تەشەنەسەندنی نەخۆشی شەکرەیان بۆ ئامادەبووان خستە ڕوو. ئەم پزیشکا پسپۆڕەی نەخۆشی شەکرە و غودا ڕای دەگەیەنێت تەنها لە پارێزگای سلێمانی زیاتر لە 25,000 کەسی توشبوو بە نەخۆشی شەکرا ناویان تۆمار کراوە. لە شاری سلێمانیا ئێمە یەکێکین لەو شارانەی کە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشی شەکرە ڕوو لە زیادبوونە ڕوو لە زیادبوونە چونکە نەخۆشکانمان و خەڵکەکانمان بە تایبەت ڕۆشنبیری وەرزشمان کەمە بەداخەوە، خواردنەکانمان شەر نییە هەمووی تەندروست بێت، لەبەرەوە ئەمە هۆکارێکن کە بێتەوەی ئەوەی نەخۆشی شەکرە ڕوو لە زیادبوون کە لەناو کۆمەڵگاکەی ئێمەیە. 10 ساڵ لەمەوە پێش بەڕاستی ئەوانەی کە نووسرابوون کە نەخۆشی شەکریان هەیە لە پارێزگای سلێمانیا 2000 کەسێکە بوون، بە زێستا ئامارەکانی کۆی ئامارەکان ئێستا 25,000 نەخۆشە لەمە هەتا ئەم ساڵ. ئەمە تەنها ئەوانی کە ناونووس کراون لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستیە. نەخۆشی شەکرا کاریگەری خراپی وەک نەخۆشیەکانی چاودەمار و گورچیلە و لاوازی جەستەیی لەسەر کەسی توشبوو دروست دەکات. پشکنینی پێشوەختە و زوو پێزانینیشی چارەسەری شەکرە ئاسانتر دەکات. یەکێ لە بەشەکانی کە شەکرە کاریگەری تێکە چاوە، ئەویش تووشی لێڵی چاو دەکا، تووشی ئاوی سپی دەکا، تووشی تەبان ئەم کەسە تووشی ئاوی سپێ بێ، بەڵامانی شەکریان هەیە زووتر تووشی ئاوی سپێ بن وەک لە خەڵکی تر. احتیمال هەیە تووشی ئاوی ڕەشەکە کە بەرزبوونەوەی زەختی چاوە و یەکێ لە شتە گرنگەکان و مەترسیدارەکان ئەوەیە کە ئەو شەکرەیە تەسیرەکاتە سەر تۆڕی چاویان شەبەکی چاو. هەموو کەسێک کە بڵێن شەکرەی هەیە ضرورە 6 مانگ بۆ ساڵی جارێ فحسی چاو بکە. فحسی چاوەکەش هەرەوە نییە فحسی بینینی چاوەکات و لە دەرەوە فحسیەکەی نا، ئەبێ فحسی بینینی ڕادەی بینینی ئەو کەسە بکەی، فحسی شەبەکی چاوی بۆ بکەی، تۆڕی چاوی بۆ بکەی، بۆ ئەوەی کە بتوانیت تۆ لە مەرحەلەیەکی بیدایەتە ڕێگری لە کێشەکانی چاو بگریت. نەخۆشی شەکرا بەوە پێناسە دەکرێت کە ڕێژەی شەکری خوێن بەرزترە لە ڕێژەی سروشتی بۆ ماوەیەکی درێژخایەن. لە نیشانەکانی نەخۆشی شەکرا دەموشکبوون و ئەو زۆر خواردنەوە و زوو میزکردن و دابەزینی کێشی لەش، هەروەها هەستکردن بە ماندوێتی. باشترین ڕێگەش بۆ خۆپاراستن و کۆنتڕۆڵکردنی نەخۆشی شەکرا دیاریکردنی جۆری خۆراک و ڕێخستنی ژەمە خۆراکیەکان و ئەنجامدانی وەرزشی بەردەوامە. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.